لە پێنجەم یاری قۆناغی دووەمی خولی تۆپی دەستی نایابی عێراق کە بە شێوەی گردبوونەوە ئەنجام دەدرێت سلێمانی میوانداری لە خلیج عەرەبی کرد. لە گێمی یەکەم یارەکە هەردوویانە ئاستیان لە یەک نزیک بوو، گۆڵ بە گۆڵ وەڵامی یەکدیان دەدایەوە و ڕکابەرێکی بێزیان لە گێمی یەکەم ئەنجامدا. گێمی یەکەمیش هەردوویانە بە 9 گۆڵ یەکسان بوون. گێمی دووەم سلێمانی باڵادەستی خۆی بەسەر میوانەکەیدا سەپاند، با گۆڵەیەک لە دوایەکەکانی بە تەواوی تیپی میوانی بێیوا کرد و لە میارێشدا سلێمانی سەرکەوتوو بوو لەوەی بردنەوەیکی نوێ بۆ خۆی دەسەبەر بکات، کاتێک توانی یارەکە بە جیازی 5 گۆڵ و بەنجامی 25 گۆڵ بەرامبەر بە 20 گۆڵ لە سوودی خۆی یەکلا بکاتەوە. نشكر نادي سليمانية لاستقبالهم هاي. سەرەتا دەمەوێت سوپاسی خەڵکی سلێمانی بکەم، بەڕاستی پێشوازیێکی ناوازە لەم گردبوونەوەی تۆپی دەستەی نایابی عێراق کرا. من دەمەوێت سوپاسیەکە بە یەکەیان بکەم کە پێشوازیێکی نایابمان لێکرا، پاڵەوانەتێکە بە شێوێکی زۆر ئاسایی بەڕێوەچوو. بەنسبەت یانەکەشمانەوانێ ئێمە تیپێکی یەکجار لاومان لە بەردەمدایە کە زۆربەی یاریزانەکانی لە سەر و مالی 2000ەوەن کە ئێمە دەمانوێت داهاتوویەکی گەشتیان بۆ بنیاد بنین، وەکو ئاست و ئەنجاممان لە پاڵەوانەتێکە لێ ڕازی نین، بەڵام ئێمە ئامانجمان لە داهاتووە و بەڕاستیش تیپی سلێمانی تیپێکی بەهێز بوو، توانیان یارێکی بێز ئەنجام دەن و پیرۆزبایی سەرکەوتنەکەشیان لێکەم. ڕاستی یاریگەم ڕۆ ئاسمان زۆر خراپ بوو، زیاترە گەڕێتەوە بۆ یاریزانەکانمان زۆری لاگوون، چونکە 5 یاریمان لەسەریە کردووە و ئینشەڵڵا هەوڵێن یاریەکانی داهاتووە بەرەو باشتر و باشتر بین و بەڕاستی ئەمڕۆ زیاد لە حەد زۆر خراپ بووین، زۆر ینی لە خۆمە بیگرە یاریزانەکان هیچ کەسمان باش نەبووین و لە ئاسی کەسمان ڕازین. داهاتوومان لەگەڵ فرقەی موسەیەبە ئینشەڵڵا بە هیوای برنەوە بۆی شوێنی خۆمان لە پێنجەمیان سۆگەرترکەین. بەم بردنەوەیش یانەی سلێمانی کۆی خاڵەکانی بەرز کردەوە بۆ 30 خاڵ. بەمەش پێگەی پلەی پێنجەمی لە خولیانە نایابەکانی عێراق بۆ خۆی مسۆگەر کرد، پێشکۆتاییاتنی یارەکانی ئەم قۆناغا بە یەکیان.